سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە دوێچە ڤڵەی ئەڵمانی بڵاوکراوەتەوە داعش و دۆخی ئابووری کورد ناچار دەکات کۆش بۆ دەرەوەی وڵات بکەن. لە ماڵپەڕەکە بڵاوکراوەتەوە لە دوای جەنگی 2003 عێراقەوە تاوەکو ساڵی 2011 ژمارەیەکی زۆر لە کۆچبەرانی کورد لە ئەوروپا و ئەڵمانیاوە بەرەو هەرێمی کوردستان دەگەڕانەوە. بەڵام دوا بە دوای هێرشەکانی داعش لە عێراق و قەیرانی دارایی شەپۆلێکی نوێی کۆچبەرانی کورد بەرە وڵاتانی ئەوروپا و ئەڵمانیا دەستی پێ کردوتەوە. لە ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی و زۆرێک لە میدیاکانی تر سەرنجیان لەسەر هێرشەکانی تورکیا بۆ سەر شەڕبانانی یەپەگە لە سووریا. ماڵپەڕە ئەمریکیەکە نووسیوێتی تورکیا هێرش دەکاتە سەر ئەو هێزە کوردیانەی کە لەلایەن ئەمریکاوە پشتیوانی دەکرێن. ئەمە شوای کرد زۆرێک لە دیبلۆماتکارانی ڕۆژاوە نیگەرانی خۆیان بخەنە ڕوو کە ئەو هێرشانەی تورکیا ڕێگری دەکات لە ئاگربەز لە سووریا. هەروە هەریەکە لە ئەڵمانیا و فەڕەنسا و ئەمریکاش داوایان کرد تورکیا هێرشەکانی بۆ سەر یەپەگە بوەستێنێت. لە ماڵپەڕی BBC بڵاوکراوەتەوە فەڕەنسا داوا لە تورکیا دەکات هێرشەکانی بۆ سەر یەپەگە ڕاگرێت. وەزارەتی دەرەوەی فەڕەنسا داوایی لە تورکیا کرد کە هێرشەکانی بۆ سەر باکووری سووریا ڕاگرێت و کۆتاییان پێبێنێت. لە ڕاگەیەنراوێکی وەزارەتی دەرەوەی فەڕەنسا داهاتووە نیگەرانن لە بەردەوامی دۆخەکە و بەرەو خراپترچوونی. هاوکات فەڕەنسا داواشی لە ڕژێمی سووریا و هاوپەیمانەکانی کردووە کە بۆمبەبارانەکانیان ڕاگرن لە سەرانسەری ئەو وڵاتە. فەڕەنسا ڕایگەیاندووە ئەرکی لە پێشینەی لایەنەکان بریتیە لە جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی ئەم هەفتەی میونخ و شەڕی دژی داعش. لە M24 ئەڵمانی بڵاوکراوەتەوە لە ئەڵمانیا هەزاران منداڵ و گەنجی کۆچبەر بێسەر و شوێنن. فەرمانگەی فێدرالی نێشتنی تاوان لە ئەڵمانیا ڕایگەیاند کە 4800 منداڵ و گەنجی کۆچبەر کە بێسەرپەرشتن و بەتەنیا هاتوونەتە ئەڵمانیا ئێستا بێسەر و شوێنن و هۆکاری بێسەر و شوێنبوونیشیان نازانرێت. سەتانەوەتی ئەو گەنجانەش لە نێوان 13 بۆ 17 ساڵیدان و ئەفغانی و عێراقی و سوورین. کۆی ژمارەی منداڵانی کۆچبەری بێسەرپەرشتیار لە ئەڵمانیا 60,000 منداڵ و گەنجە و تەنها لە شاری بەرلین ئێستا 400 منداڵی کۆچبەر دیارنین. سەرۆکی پۆلیسی ئەوروپی ئۆرۆپۆل برین دۆناڵد باز لە تۆڕێکی تاوانی ڕێکخراو لە ئەوروپا دەکات کە ئەو منداڵانە بۆ کاری نایاسایی بەکاردێنێت یاخود ئەو منداڵ و گەنجانە بە دوای خزم و کەسوکاریاندا دەگەڕێن و بێسەر و شوێن دەبن. بەهۆی زۆری کۆچبەرانیشەوە فەرمانگە پەیوەنددارەکان هەر کۆچبەرێک بۆ 24 کاتژمێر لە شوێنی خۆی دیار نەمێنێت باومبوو لە قەڵەم دەدرێت. بۆیە ئەو ژمارەیە کاتیە و بە پێی کات دەگۆڕێت. لە ئەوروپا ژمارەی کۆچبەرە گەنج و منداڵە بزربووەکان دەگاتە 10,000 کەس. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن باختەوەربن.